ستاندار ناوەڕۆکی ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێمە ئاشکرا دەکات تەڵتینیش دەبێتە مەرجیناردنی موچە. بۆ یەکەم جار تورکیا زمانی بەرامبەر ڕۆژئاوا دەگۆڕێت و پێشگیری تیرۆریان بۆ بەکار ناهێنێت. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێکەوتنی نەوت و داهاتی لەگەڵ هەرێم پەسەند کرد. وادەی ناردنی موچەژ ئاشکرا دەکرێت. حکوومەتی عێراق ڕێکەوتنی لەسەر نەوت و موچە لەگەڵ هەرێمی کوردستان پەسەند کردو. بڕیاریدا موچەی مانگێک بۆ هەرێمی کوردستان بنێرێت. نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی ڕایگەیاند بەپێی ڕێکەوتنەکە لە چوارچێوەی یاسای بودجەی 3 ساڵەی فیدراڵ و هەمواری یاساکە هەرێمی کوردستان ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت دەداتە کۆمپانیای سۆمە بە مەبەستی هەناردەکردن. وەلە چوارچێوەی یاسای ئیدارەی مالی مانگانە 120 ملیار دینار داهاتی نانەوتی دەداتە خەزێنەی حکوومەتی فیدراڵ. لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵ موچە خۆرانی هەرێم خەرج دەکات بە مەرجێک لە چەند مانگی داهاتوو پرۆسەی بەبانکیکردنی موچە لە هەرێم تەواو بکرێت. هاوکات دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند ئەوە ڕێکەوتن نییە لە نێوان دوو حکوومەت بەڵکو پابەندبوونی حکوومەتی هەرێما بە بڕیاری تەوتینی دادگای فیدراڵی و یاسای بودجەی عێراق. وتیشی هەر دەبێت لەم ساڵەدا تەوتینەکەش جێبەجێ بکرێت بەڵام کەمێک کاتی دەوێت. وەزیری دەرەوەی تورکیا بۆ یەکەم جار پێشگیری تیرۆریستی لەگەڵ ناوهێنانی یەکینەکانی پاراستنی گەلیە پەگە بەکار نەهێنا. ئاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە نیویۆرک سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر سووریا ڕایگەیاند داوا لە پەگە دەکەین دۆخی ناسک و هەستیاری سووریا نەقۆزنەوە پێویستە ڕۆڵێکی بنیاد نەربجێڕن ئەگەر نا هەڵپەڕستی مەترسی گەورە لەگەڵ خۆیاندا هەڵدەگرێت. لابردنی پێشگیری تیرۆر لە کاتێکدا پێشتر هاوشان لەگەڵ پەکەکە باترسانی باڵای تورکیا ناوی یەپەگەشیان وەک ڕێکخراوێکی تیرۆریستی دەهێنا و داوای هەڵوەشانەوەیان دەکرد. چاودێرانیش گۆڕانکاریەکە بۆ بەرەو پێچوونەکانی پرۆسەی یاشتی دەجێڕنەوە. ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمڕۆ بە بەشداری سەرجەم وەزیرەکانی دانیشتنێکی ناسایی بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی تایبەت بە کێشەکانی هەولێر و بەغدا و پرسی موچەخۆرانی هەرێم ئەنجامدا. تیایدا لێک تێگەیشتنەکەی هەولێر و بەغدای پەسەند کردو بڕیاری لەبارەی ناردنی موچەی مانگی 5دا. باگوێرەی زانیاریەکان یەکەم هەنگاوی ڕێکەوتنەکە ئەوەیە هەفتەی داهاتوو دەبێت هەرێم 240 ملیار دینار وەک داهاتی ناوخۆ بۆ هەردوو مانگی 5 و 6 بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق و هەرچی زووە هەناردەینەوە دەست پێ بکاتەوە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر بەغدا ڕۆژی یەکشەممە 956 ملیار دینار وەک شایستەی موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم ڕەوانەی هەرێمی کوردستان دەکات. ئاوکات وەزارەتی دارایی هەرێمیش ڕایگەیاند لیستی موچەی مانگی 5 ئامادەیە هەرکە پارەکە لە بەغدا گەیشت دەست دەکەین بە دابەشکردنی.